سوێن بەخوای گەورە. ڕێوڕەسمی دەیەمین خولی دەرچوونی قوتابیانی زانکۆی سۆرانە 894 قوتابی بڕوانامەی بەکالۆریۆسیان لە بەشەکانی زانستی و ئەدەبی وەرگرت. دوای 16 ساڵ لە خوێندن و شەونخوونی و ماندووبوونێکی زۆر قوتابیان بڕوانامە وەردەگرن، بەڵام حکوومەتی هەرێم نەیتوانیوە سوود لە توانای ئەو قوتابیانە وەربگرێت و هەلی کاریان بۆ ناڕەخسێنێت. بۆیە قوتابیان داوا دەکەن چیتر بێئومێد نەکرێن و لە بواری خۆیان بتوانن کار بکەن. قوتابیم لە بەشی جیۆلۆژی نەفت کە بەشێکە بەڕاستی پشتگوێ خراوە، یعنی لە بواری دامەزراندن هەتا ئێستا نەمبیستووەوە بڵێن فەرمونون ئەو بەشە دامەزراندنی بوو هەیە، هەرچەند تاکە بەشە لەسەر ئاستی کوردستان و عێراق، بەڵام ئەوڕێکی جدیان لێ نەدایتەوە. ئاستی خوێندنمان زۆر باشە، یعنی ئەو خوێندنەی لەو بەشە دەکرێت بەڕاستی تا حدێکە دەتوانێت هە لە کەرتی ناوخۆ ئیستیفادەی زۆری لێوە ببینن، بەڵام بەداخەوە پشتگوێ خراوە. داوام ئەوەیە لە وەزارەت پێمان خۆش ئەگەر دامەزراندنیشنە بەگرێ بەس یعنی بەگرێ بەس یعنی ماشێکمان هەبی سەرمانگانە وەربگرین. ئەگەرچی بەرپرسانی باڵا لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئامادەی مەراسیمەکە بوون، بەڵام هیچ بەڵێن و دڵخۆشکردنێکیان بۆ دەرچوانی زانکۆ پێ نەبوو. یعنی هەر لە مناڵیەوە کام کڵاوم دەرچوانی زانکۆش باس لەوە دەکەن ئومێدیان لە مناڵیەوە ئەوە بووە بەو ڕۆژە بگەن و خوێندن تەواو بکەن، بەڵام حکوومەت بێئومێدی کردوون و ئەوەی گرنگیان پێنادرێت دەرچوانی زانکۆکان و ڕۆڵیان لە بەرەو پێشبردننی کۆمەلگا لە بەرچاو ناگیرێت. پیرۆزبایی دێمین خولی دەرچوانی زانکۆی سۆران لە سەرجەم قوتابیان و لە خۆشمەوەکەم بە خۆمەک و دەرچووی بەشی ئەندازیاری هیوادارم ینی ئەو ڕەنجەی کە 16 ساڵ کێشایتمان بە بەلاش نەڕوات و حکوومەتی هەرێمی کوردستان ینی هەلێکی زیاتر لە قوتابیان بڕەخسێنێت بۆ دەرچوون و پەرەدان بە خوێندن. ئێمە وەکو قوتابیانی کۆلیژی بنیاد ڕاستی گرفتێکمان هەیە. گرفتەکەشمان ئەوەی ئەوانەی کە وەختی خۆی لە پۆلی سێوە ڕۆشتونە بۆ مەحەد و لەبێشەوە مەعادیان تەواو کردووە 5 ساڵ و دواتر چوونێتەوە زانکۆ. ئێستا و گرفتەمان هەیە دەڵێن شەهادەکەتان واتە ئەکادمی نیە، دواتر ناتوانن وەکو ماستەر بتوانن لە زانکۆ دەرس بدەنەوە. بەڕاستی مەش گرفتێکی گەورەیە. داوامان لە خوێندنی وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە کە بەڕاستی بەدواداسوونێکی ورد بک بۆەوەی بە داواکان دابستنەوە. بەڕاستی بەداخەوە کێشێکی زۆر گەورە هەیە لەوەدا ئەبێ کەرتەکان زیاتر بکرێن، تایبەت بێ یانیش حکومی بێ کەرتەکان زیاتر بێن بۆ ئەوەی بەردەوام ئەو هەموو خروجە دروستە بێت بەردەوام هیچ دامەزراندن نییە. ئێستاکەم بخۆم یەکەمی زانکۆم هیچ ئەگەر بیر بکەوە لە دامەزراندن زۆر بە هیوام لەولایەنە. ئەگەرچی خوێندن و زانست و زانیاری یەکەم فاکتەرن بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا، بەڵام کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی بێپلانیان لە ئیدارەدانی وڵات نەیان توانیوە سوود لەو توێژە گرنگەی کۆمەلگا وەربگرن و لە بەرەو پێشبردننی وڵات بەکاریان بێنن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.